كاك عليكم عزت ورحمة فرمو. بەڵێ السلام فەرموویە. عليكم. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. کاک عیزەتی خۆشەویستی من بەڕێز. دەستپێشی بەرنامەکەت لێکم. خۆی گەورە سەلامەتەن کە کاک عیزەت گیان، زۆر سوپاس دەکەم. پەیمانت یا ڕەبی. مامۆستا ئەمێ ڕوونکردنەوەیەک بدەیت زۆر کەسێ نازانێ بۆ شتە ئەگەر بە ئەرگ نەبێت بۆ ئەوانەی کە سەحر و جادووەکەن ماڵی خەڵکی ئێرانەکەن. یعنی هیچ هەیە ماڵی تەواو ئێران بووە. سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە دەکەم مامۆستا. سوپاس بۆ جەنابیشت کاک عیزەت گیان، بەسەر چاوان ئەزیزەکەیت وڵام. سپاس دەکەم. سپاس بۆ تۆ بەقوربان سەر چاوان چاوە. کاک عیزەت فەرمووی لەسەر سیحر و جادوو. وەڵی کاکە عیزەت گیان، سیحر و جادوو حەق و ڕاستە، بەڵام من بە برای خۆم بڵێم بە هەموو موسڵمانان یەقینتان دەدەمێ هەر کەسێک بەیانیان دوای نوێژی بەیانی بە دڵێکی پاک و پوختەوە بە دڵێکی بە ئاگاوە لەسەر بەرماڵ سێ جار سوورەتی قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد بخوێنێ کە چوویتە سەر جێگای خەوتن یان ئێواران دوای مەغریب یان سەر جێگای خەوتن سێ جار ئەم سوورەتانە بخوێنە، فوو بکە بەسەر لاشەی خۆتدا، ماڵ و منداڵ و خان و بەرەو خێزانتدا، سەیارە و مڵک و ماڵتدا، بەش بڵێ یا ڕەبی خوایە خۆم پەنادا بە تۆ، یا ڕەبی خوایە پەنات پێدەگرم لە شەڕی هەموو ساحر و جادو باز و چاوێکی پیس. یەقینت هەبێ، یەقین هەموو سحری دنیا لێ بکرێ سوودی نییە. چۆن یەقینت هەیە ئەو سارانەی کە درعن، ئەو شوێنانەی کە فیشک نایبڕێ و سەربازەکان لە جەنگا بەکاری دێنن، ئەو فیشەکە بەرەو ڕوود دێ ڕاستە دێ ئاگرە و گولە بڕە، یعنی ئاسن دەبڕێ، بەڵام درعەکەی تۆ بەهێزە و نادبڕێ. واللهی ئەو سحر و جادۆش ئاوا بۆ دێ ئەو سوڵەتانە ئاوا ڕەتی دەکەنەوە. تۆ پاک بە لەگەڵ خوای خۆتدا، یەقینیشتان هەبێ هەر کەسێ سحر و جادو لە خەڵک بکە ماڵی خەڵک تێکدا ناگەێنێتە قیامەت، خوا هەر لەم دنیادا ماڵی وێران دەکات.